لەگەڵتان بەردەوامین لە ئێستا بانگەشەی کاندیدەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە گومان ئەزانین کە بە گەرمی گۆڕی بەردەوامی هەیە و کاندیدەکان زۆر سەرقاڵت بێگومان ئەزانین لە ئێستادا بە بەردەوام ئەوترێت بەشداریکردنی کورد لە ئەم دەنگدانە زۆر گرنگە بەتایبەت بۆ دەنگدەران لە هەندێک بەشی کوردستان کە زۆر هەستیارن لە ناوچە دابڕێنراوەکان و ئێستا بەڕێز ئاسۆمەلا سیدیق کاندیدی ژمارە 21 لەسەر لیستی ژمارە 222 یەکێتی نیشتمانی کوردستان لە بازنەی کەرکووک لەگەڵمانایە بۆی کە بەڕێزیان باسی گرنگی بەشداری دەنگدەران لە کەرکووکمان بۆ بکەن لەوەی کە تا چەند گرنگە و تا چەند ئەگەر کورد بتوانێت لە پەرلەمانی عێراق دەنگی هەبێت دەنگێکی بەهێزی هەبێت ئەتوانێت کێشەکان بەتایبەت وەنونە لە بەشێک لە کوردستان وەکو کەرکووکی پێچارە سەر بکە. بەڕێزت بەیانیت باش سڵاو لێبێت بەیانی بەڕێزت وە کەرکووک باش هەر لەمەوە دەست پێ بکەین کە بێگومان ئەزانین بەردەوام بەشداری لە دەنگدان زۆر گرنگە بەڵام بەپێی ئەزمموی بەڕێزت لە کەرکووک تا چەند گرنگە کە کورد لە کەرکووک دەنگێکی بەهێز و پتەوی هەبێت. بێگومان دەنگدان من حەزەکەم سەرەتا ئاماژەیەک بۆ بکەم ینی انتخابات هەڵبژاردن دەنگدان ڕۆحێکی تازە ئەخاتەوە بەر نیزامی سیاسی بە کاملی لە وڵاتە ینی تێکڕای سیستمەکە ینی جوڵە و حرەکەوینێکی تێکەوێتۆمانەوە ڕۆحێکی تازە ئەخاتەوە بەری لایەنە سیاسیەکان لەناو ئەو سیستمەیە و ئەیخاتەوە بەری دابوو دەستگاکانی حکوومەت لەناو ئەو سیستمەیەوە تەنانەت هەموو جوگەکانی ژیانی ئیداری و سیاسی و تەنانەت کۆمەڵایەتیش ئەگرێتەوە لەبەرەوە جم و جوڵ و حرەکەیەکی زۆر لەناو کۆمەڵانی خەڵکا دەست پێکاومانەوە زۆر بابەتی تری وردەکاری انتخابات کە بڵێن پێویستیەکانی خەڵک جێبەجێ ئەبێت و داواکاریەکانیان جێبەجێ ئەبێ و بەشێک لە ویسودا خوازیەکانی خەڵک جێبەجێ ئەبێ بەشێکی ئەکەوێتە دوای انتخابات و لەبەرەوە زۆر گرنگە انتخابات لە حیاتی سیاسی لەوەرە پێش هەموو ئەمانەشە یعنی تۆ ئەمە دەسا و دەستکردی دەسەڵاتە لە ڕێگای هەڵبژاردنەوە لە ڕێگای ڕای خەڵکەوە لە ڕێگای بڕیاری خەڵکەوە کە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری ئەبێ لەسەر داهاتووی ئەو دەسەڵاتی کە دێتە پێشەوە و لە پێش ئەمانەشا ئێمە لە ناوچەکانی ١ بە تایبەتی لە شاری کەرکووک دەنگدان یا بەشداریکردن لە دەنگدان وەکو ماف تێیپەڕاندووە ینی لە بابەتی ئەوە دەرچووە کە تەنها مافێک بێ بەڵکو بۆ ئەم ناوچانە خەڵکی ئێمە زۆر بە دڵسۆزی وەجاری مەسوولێتەوە و بە ئەرکیش ئەزانێ بۆ ئەوەی کورد لەو کاروانە بەجێ نەمێنێەوە کورد لەو کاروانە دوانەکەوێەوە کورد لەو کاروانە یان لەو مەحفەلە بەهێز بێ و بە توانا بێ و قودرەتی هەبێ و دەنگدان زۆر جار بۆ ئێمە ینی لێکدانەوەی ئەوەی بۆ کرێت چارە و سازە ئێمە بە هێز و بە تواناوە دەبێت لە بەغدابین حوسوورمان هەبێ و ئێمە لە وێنانە هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی هەموو داواکانی خەڵکی خۆمان و ئەمەش بەوە ئەکرێ کە خەڵکی ئێمە بێتە سەر سونۆقەکاری دەنگدان و بەشدارێکی کارە و ڕاستە و خۆی تیا بکات و وا بکە ئەو هێزە ئێمە وەکو کورد یاری بەهێزبی لە بەغدا و وەکو 222 لیستە سەوزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی لە ئێستا کە زیاتر بێتوانێت لە ئێستا زیاتر بێ بۆی زیاتر بتوانێت داکۆچی لە ماف و داواکانی خەڵکی کوردستان و زۆر باشکوشی خۆشەویست بکات. کاگاسۆ وەکوی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان لەو کۆڕ و کۆبوونەوەی کە کرا لە خەڵکی کەرکووک بۆ پێشوازی لە ئێوەی بەڕێز وەکو کاندیدەکان و بینیمان تا چەند بە گڕوتینەوە خەڵکی کەرکووک یەنە پێشەوە بۆ ئەم هەڵبژاردنەوە بە تایبەتیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئەزانێ تاکە لایەنە کە خەمخۆری خەڵکی ئەو ناوچەیە بە تایبەتی کەرکووچیەکان و داکۆچی لە مافەکانیاکە ئێوە وەکو بربژێر تا چەند هەوڵێن کە بتوانن ئەو مافانەی خەڵکی کەرکووک جارێکی تر
بیبەنە نێو ئەنجومەنی نوێنەرانی عراکاری لەسەر بکرێ ئەگەر هەندێک کەم و کوڕیتیابێ بەرەو چارەسەری بەرن ئەو کوڕوتینی گەنجانەی کە لەوێ هەمویان کۆ ببوونەوە هاواریانە کرد و بانگەشەی ئەویانە کرد کە ئێوە بێ بە شێوازێکی تر مافەکاری ئەوان بەدەستبێنن ئێوە چۆن کارەکەن و بە تایبەتیش ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دروشمێک گەڵێ هێزی تۆین ئەچینە بەغداد ئەم هێزی تۆیە چۆن بەکارێنن چۆن کاری لەسەرەکەن و چۆن بتوانن متمانەی خەڵک زیاتر بەدەستبێنن بۆ خۆتان ڕاستیە من ینی ئەمەوێت ئاماژەوە بکەم خۆشحاڵی خۆم لە کاتی سەردار و بەسەرکردنەوە و چوونە ناو کۆڕ و کۆبوونەوە جەماهیریەکان و ئەو کۆڕ و کۆبوونەوەی سازکرابوون بۆ ناسانی کاندیدەکان ینی ئەو جۆش و خرۆش و حەماسەتەی خەڵکی ئێمەوە بە تایبەتی لەلایەن گەنجانەوە ئەوە نیشانەی سەرکەوتنی لیستەکەمانە یان نیشانەیەکی پێشوەختەی سەرکەوتنی لیستەکەی ئێمەیەوە بە دەنگێکی بەهێزەوە دەچینە بەغداوە ئەو دروشمەی ئێمە لە مەڵبژانە بە هێزی تۆین لە بەغدا بێگومان ئێمە هێزی یەک بەیەکی تاک بە تاکی ئەو دڵسۆز و ئازیزانی کەرکووک ئەبین لە بەغداوە ئێمە لەوێنانە هەوڵە دێن ئەو بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی جێبەجێ بکەین و کارمان لەسەر چاکردنی ژیانی خەڵکو و بودجە و میزانیە و دەستکەوتی زیاتر بۆ کەرکووک جێبەجێ بکەین لە ڕێگای ئەو شەڕە سیاسی و قانونیەی کە لە بەغدا لە پەرلەمانە ئینی لەسەرەکرێ ئەمانە دیارە بێگومان لە بەغدا ئێمە پێویستمان بە خەڵکانێکی کارا هەیە پێویستمان بە خەڵکانێک هەیە کەوا بتوانن ئەو ینی ناڵێم شەڕ ئەو پێشبڕکێی دەستکەوت و مافانە بتوانێت جێبەجێ بک بۆ خەڵکی شارەکەی خۆمان و بێگومان ئێمەشێکێکە بین لەوانە بەڵام لێرە حەزەکەم ئاماژە بە دووسێشت بکەمەوەمانە ئێمە لە کۆمەڵێک بوارە مەسەلەن هینمان هەیە ینی وەک دەڵێ فەراغمانە یا پێویستیمانەیەوەمانە لەوانە مەسەلەن چارەسەرکردنی کێشە هەواسراوەکانی لە بابەت کێشەی زەوی جووتیاران و تەنانەت ئەو لە ناو شاری کەرکووکە ئێمە لێرە و لەوێ مەسەلەنەوە لە گەڕەکی عارەفە لە گەڕەکی نەورۆز و لە گەڕەکی کوردستان مەسە ئێمە چەند شوێنێکمانە ئێمانە هەموو شوێنانە حکومی بوونەوە خەڵکی ئێمە لە گەڕانەوەیە لە ئاوارەی لەم شوێنانەوە بەشێکی زۆریشی بە پارەکردراوە تاکو ئێستاکە تەنانەت عارەفەی مسەیەزش ئەمانە لە ناو شارە ینی جار و بار لێرە و لەوێ خەڵک دێتە سەریان لەلایەن دەستگا هەمنیونەکانی حکوومەتی فیدراڵەوە بە ناوی سۆڵکردن بە تایبەتی لە فتری ڕابردووە لە فترەی زەمەنی دەسەڵاتی سەپێدراوی سەر کەرکووکە و کاتە پارێزگاری پێشوو بوو و بە هاتنی پارێزگاری ئێستا و شتانە نەماوە یان سەر هەڵناداتەوە بەڵام ئێمە دەبێت هەوڵدێن لە ڕووی یاسایی و بۆ یەکجارێکی ئەو چارەسەری ئەو بابەتانە بکەین زایدەن مەسەلەی کێشەی جووتیاران زۆر بابەتی تری هەستیار هەیە لە مەسەلەی دامەزراندن ینی دامەزراندن بۆتە بابەتێک کەوا مەسە خەڵکێکی زۆری ئێمە ساڵانە جێیشیەک سوپایەک لە گەنجانی ئێمە تەخەڕوجەکە لە کچووکڕی ئێمە دەرئەچن لە زانکۆ پەیمانگاکان و هیچ شوێنێک ناتوانن دابمەزرێن و ناتوانن بەردەوامی بە ژیانی خۆیان بدەن لە دوای دەرچوون و لە دوای ئەوەی کەواین بە بۆی پەرە بە ژیانی خۆیان بدەن و بەشدار بن لە پرۆسەی ئاوەدانیبینی وڵات لەبەرەوە پێویستە کات ئێمە کار لەسەر کەرتی تایبەت بکەین و کەرتی تایبەت والێ بکەین بە شێوازێک ڕێک بخرێتەوە و بە یاسا ڕێک بخرێەوە ئەو یاسایە بخرێتە خزمەتی خەڵکەوە تەنانە دوای لێ بکەین یەکسانی کەین لەگەڵ کەرتی گشتیا منەمە لە خزمەت زەنابتانە باسێکەمە لەسەر شوێنێکی تریشا باسم کردووە ئەبێت ئێمە کارێکی وا بکەین و ئەوە بە تەنها بۆ ئێمەنا بۆ سەرانسەری عێراق ینی چارەسەرێکی چاکە کە ئێمە کەرتی تایبەت و کەرتی گشتی وا بکەین لە ڕووی امتیاز و لە ڕووی زەماناتەوە بۆ حتا مەسەلەی خانە نشین مەسەلەی موچەی هاوتایی موچەی لەگەڵ کەرتی تایبەت لەگە گشتیان ڕێم خێرەوە کرێکارێکی کەرتی تایبەت لەگە کرێکارێکی کەرتی گشتی کارگوزارێکی کەرتی تایبەت لە کارگوزارێکی کەرتی گشتی
مامۆستایەکی کەرتی تایبەت لەگە مامۆستایەکی کەرتی گشتی مەبەستم لە ئەهلی و لە حکومیە لە کۆمپانیا و لە دامەزراوە حکومیەکانە ینی پێویستە کات مهندسێکی ئێمە لە کەرتی تایبەت لەگە مهندسێکی کەرتی حکومت هەموو ئەمانیانی وابێت لە ڕووی ئیمتیاز و موچە و تەنانەت لە ڕێخانە نشین بوونەوە ینی زەمانێک هەبێ بۆی کەوە بەپێی یاسای کار و ئەوە ینی ڕێک بخرێەوە بخرێتە چوارچێوەیەکی یاساییەوە کە وەکو چۆن لە بەشێک لە وڵاتانی دەوروبەر یا دنیای دەرەوە ئەو ئینە کارەکە کەسێکە لە کۆمپانیای کارەکە مافی نافۆتێ 5 ساڵ لەم کۆمپانیایە کە ئەگوازێتەوە بۆ کۆمپانیایەکی تر لە وێنانە 10 ساڵ بەردەوامە بێ ئەم 5 لەگەڵ دەکا کا 15 بۆ نمونە شمولی خانە نشینەکە و کەسا توانێت خانە نشین بێ بەو خزمەتەی کە هەیەی ئەوە و ژیانی دابین کراوە لە ڕووی تەندروستی لە ڕوویەوە ینی ئەمانە پێشوەخت بە سیستمێک لە خراوە ئێمە ئەبێ هەوڵ دەیشتێکی وا لە عێراقا بێتە ئاراوە کە کوردستانیش بە تایبەت سوودی لێ ببینێت و زۆر کاری تر یای تەنانەت ئێمەوەی لە کوردستانە موچە خۆران مەسەڵەن ناکرێت بە بێتە کێشەیەکی تر خەڵک جارێکی تر باسی کە ئەمە بۆ هەتا ئێمە بێ چارەسەریکەینەوە بە یاسا دەبێت ڕێکی خێنوە مەسلەی لە عێراقا یاسای نەوت و خاسە بێتە پێشەوە و ئێمەکان لەسەرەواکەینەوە یاسایە دەربچێت و ئەو کە دەربچێت بۆ ئێمە زۆر بەسوودا بۆ خەڵکی عێراقی زۆر بەسوودە بێت زۆر کێشە و بابەتی تر هەیە چارەسەریەکە تێکرا ئەمە هەوڵ و هینی ئێمە ئەبێەوە بێگومان لەو ئینانەش کارە ئەبین کە دێتە پێشەوە جاری وا هەیە هەندێک حاڵەتی کوتوپڕ هەندێک شتی کوتوپڕ مەسەلەن دێتە پێشەوە ڕووداوی سیاسی زۆرا و زۆر وە ئەوە بێگومان ئێمە لەوێنانە ینی داکۆکی کاری یەکەمی خەڵکی کوردستان و شاری کەرکووکە بین من پێم خۆشە ئاماژە بە شتێکی تر بکەم لە عێراقی سەرێک هەیە پێی ئەڵێن ڕێعایی اجتیماعی ئەم ڕێعایی اجتیماعیە ینی زۆر شتێکی گرنگە و بەشێکی زۆری شەرایحی موجتەماعی ئێمەی گرتووەتەوە و خەڵکێکی زۆرجی استفادەی لێکە هەرچەند بەڕای بەندە ینی بەپێی ئەوەی کە من بینی ومە لە کاتی سەردان و بە عینەکانە ئەنی پێویستی بە بێتاچوونەوەیەک هەیە خەڵکێک هەیە پێویستی نییە ئەو شتەیە هەیە و خەڵکێکیش هەیە پێویستێتی هێشتا بۆی جێبەجێ نەکراوە ئەمە زۆر گرنگە یانە بۆ توانێمە پاکتاوێک بکرێەوە ئەو خەڵکانی پێویستیانەیان لێرە و لەوێ لەلایەکەوە موچیانەوە بە زۆرە لە جۆرەکان تیان پەڕاندەوە ئەوەیە ئێستاکەەوە موچێ وەرەگرن وە کەسێکیش کە هیچ سەرچاوێکی ژیانی نییە و هێشتا ئەو نی بۆ جێبەجێ نەکراوە یانی ئەمە ئەتوانم بڵێم ئەمە هەمان ئەو سۆسیالەکەی کە لە ئەوروپا جێبەجێ ئەکرێت لێرەش ئەمە جێبەجێ ئەکرێ من پێم باشە ئەمە پەرەی پێ بدرێت و بە شێوەیەک بێ لایەنی کەمی ژیانی ئینسان دابین بکاوە ئەمە بێتە بنەمایەکیش بۆ بابەتی دامەزراندن بێتە بنەمایەک بۆ بابەتی بژێوی ئەگەر لە هەر ئینێکا بوتەنان بۆ کۆمپانیا و بۆ کەرتی تایبەت ئەگەر هاتوو لە داهاتووە ئێمە سەرکەوتو بین لە جێبەجێکردنی ئەو یاسایە یان بۆ ئەوەی کەوا شملی هەموو خەڵکی کەرتی تایبەتیش بکاتوەوە دەستەکانی خۆش بێ کاک ئاسۆ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوان هەموو ئەو بەرنامانەی کە هاتانە بە شێوازێکی باش کاری لەسەر بکەن و بتوانن بەرنامە ڕێژێکی باشی بۆ بکەن ئێمە سوپاس دەکەین کامڕۆ بە شێوازێکی ڕاستەو خۆ لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵمانە بووی ئاسۆ مەڵاستی کاندیدی ژمارە 21 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی کەرکووک هیوای سەرکەوتنە بۆ خوازین بە هیوای ئەوەی تیمێکی باش بچێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ داکۆچی لە مافەکانی گەلی کورد هاتینە کۆتا